موچە بەبێ لێبڕیندا بەش دەکرێت. ئەمە ئەو هەواڵەیە کە موچەخۆران و هاوڵاتیان چاوەڕێیان دەکرد، بەڵام حکوومەت بۆ جارێکی تر خشتەی موچەی ڕاگەیاند و بە لێبڕینی 121 سەرەڕای زیادبوونی داهات و بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار حکوومەت بەردەوامە لا لێبڕینی موچە. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و پێیان وایە حکوومەت خۆی نایەوێ کۆتایی بە لێبڕینی موچە بهێنێ، گەرنا داهات بە زیادەوە بەشی موچە دەکات. بەشێکی تری هاوڵاتیانیش پێیان وایە بێ هەڵوێستی هاوڵاتیان و موچەخۆران وای کردووە لێبڕینی موچە بەردەوام بێ. دۆلار بە 120,000 بۆ ئێستا بۆتە 150,000. ئێستا داهاتی حکوومەتی عێراق زیادی کردووە، داهاتی حکوومەتی هەرێم زیادی کردووە، نەوت بەرز بۆتەوە، پارە ینی ئەو خەڵکە نازانم هەتاکەیەوە بێدەنگ بێ. باشە تەماشاکە شەوانە هەتا بەیانی لە فەیسبووکی لە ئەنتەرنێتی لە تەلەڤیزیۆنی بەڵێ داهاتی حکوومەتی ئەوەندە بوو ئەوەندە بوو ئەوەندە بوو. ئێستا هەستاوە دوێنێ پێرە دانیشتووە، دوێنێ چوارشەممە بوو دانیشتووە، وەڵا وەزارەت ئێستا بڕیاری نەداوە بە لێبڕینەوە بیان بە لێبڕینەوە نەبێ. دەزانێت خەڵکەکە فەقیرە مەڕە، ئەستا هەتا کەنجین ئەو خەڵکەوە بێدەنگ بێ، ینی بەڕاستی پێ بڵێم هەتا کەنجی سەروەت و سامانی ئەو خەڵکەی بخورێ. خەڵکە هەموو مرد لە برسان کاکە، هەمووی خۆی کوش، هەموو ڕۆی، هەموو سەری هەڵگرت بۆ ئەوروپای. نەنا بەجددی ئەو خەڵکە تاکەی بێ، بەس هۆکارەکە زانین چییە کاکە؟ هۆکارەکە ئەوەیە بێ هەڵوێستی میلەتە. داواکاریم ئەوەیە خەڵک فەقیر و هەژارە کاکەم، معاشەکەی خەڵکی بڕیوە مادام داهاتەکە هەیە حەق نییە بێبڕی. ئابووری ناسێکیش دەڵێت داهاتی حکوومەت زۆرە و بە زیادەوە بەشی موچە دەکات، بەڵام بێدەنگی و ڕازیبوونی موچەخۆران و هاوڵاتیان وای کردووە لێبڕینی موچە بەردەوام بێ. دەژڵێت ئەوەی هەیە لێبڕین نییە بەڵکو لێدزینە. حکوومەتە یەک لە دوای یەکەکان ئەگەر بێت و بچینەوە سەردەمی ڕژێمی پێشوش هەواڵێکی دەخستە ناو خەڵک، تەمەشای کاردانەوەی خەڵکی دەکرد، بزانە خەڵک تا چەند کاردانەوەی بەرامبەر ئەو حەدەسە دەبێت. حکوومەتی هەرێم هەمان شێواز بەکاردێنێ، لێبڕینەکەی کردوتە وەکو بە یاساکردنێک، واتە من پێی ناڵێم لێبڕین، پێی ناڵێم هیچ شێوازێکی تر غەیرە لێدزین و دزیکردنە لە داهاتی فەرمانبەران و خەڵک. لەبەرەوە تەمەشا دەکات ئەو شتێک کە کردوتە خەڵکە چاوەڕێی کاردانەوەکانی خەڵک دەکات. ئەگەر بێت و خەڵک بەو شێوازە بەردەوام بێ، من بێگومانم خەڵک و فەرمانبەرانیش دڵنیا دەکەمەوە لێبڕینەکە بەردەوام دەبێت. پەیوەندی بەوە نییە ئایا نرخی نەوت لە بازاڕەکان بەرز دەبێتەوە یان نزم دەبێتەوە، پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوەی. لەبەرەوە خەڵک دەبێت چاوێک بە ئەو سیستەمەی حکوومەتدا بچێتەوە، ئەو زوڵمە و ستەمەی کە لە خەڵک دەکرێت بێگومان ئەگەر بمانێ بەردەوام نەبێت دەبێت هەڵوێستمان هەبێت. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار و زیادبوونی داهات هێشتا حکوومەت بە لێبڕینەوە موچە دابەش دەکات. چاودێران پێیان وایە پێویستە هاوڵاتیان هەڵوێستی جددیان هەبێت، چی دیکە زوڵم و ستەمی لێبڕینی موچە قبول نەکەن. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.